كنا بواز لي بين برام هاللي قرين أقول له جناحي أو كابراي دشونوا خوتان توشي غيبة دكان آخر أو كابرا وصفتي ناتا نوازي بيني دري خوتي شيري هتا بيري أولا سنزار نصحتهم كده سنزار بيم قلت كرة واز بينا كرة برك فكر لحالي خوت كوبا كاك ناتا يعني كرة خمام شخوا نا أو كابرا لتامي برتدري هي سلامة بيري والله كابرا ناوي أمكن ناوي قصش بكين أول لو دقي خوتي هردقتيني خودك كات ترفنا موضوع ببيع أو أقادار بأري بابا أو موضوع تسيد سنية هربي تامي كده بيتام لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم لا حول ولا هوكا ما مشخوا بخور عمد بوم سكاني تهم توا بخده أما أو كابرا لتامي برتدري لتام أو رجي أما دانش من باسي عمري أو لا جوز ما ذكر لقر خيزانة كي جوا شو تكن دكتور من داري النبي قلت يا بشكم خاط فاروقك ما ندلاتي شو لبو فحص ومحسن شو تعيون دريم كاكا لهيكرا أو كابرا صالح مان ليه بيدابو إيه والله بصيري تسرد نيشن كصالح مان ليه بيدابو خالد مزاجي أو باراني مالو ذا باراني جزاني كوبا يا الله أهمل دويش صالح بس تيقب أبد بزانم كنا حمي ملا عن ولي جاره نخالي جاره أورو لقول نا يوسف جاره نازانم حمد شوت وحمد كنا أديع والله أي مارو بكريني يديني والله كنا خوتي أم بيزيني أنا برمن كنا عمل قصي باش وقصي ساق زيتر سنة زاهي من دردي أمد مي خويا خو رازي كم كاش خو دابا بتمتع أولاد زعم عامل مو زعم لو فنا ديواري مي ورانا والله إيدي بردبي أنا كن دكتورش الشعي لبو قلت بو فحصي كذبو مال بقرين جي صالح كنا خو ريني لازم قال شوف هذا مقتنع وكم ذكي هاي والله ماما التواو ماكل هي قد علينا لو سبينا وعمل قندي لدودة قرموا خولي لنا يا السلام عليكم جماعة وعليكم السلام ورحمة الله والصالح برا بيش داد يكون مار هذا نحن نقدر سلوا في الشوارع والله بابا باشا بخير بيسالة ضعفت يا ربي باش خراب دكتور نيقول ختاجنا كيا يا بياو كيا سوجي تيان يعني كل السود لمن بو لمن هنوك اوي امن بوكشي دستي كسب دبي ده هرقري الصالح ده حكم مصطد بي أري والله هكتبوا من نار كاكا أما تعيمون هبو وأهو ورا كل شيء كتيا كندل شيء درايا صالح أتو خير ببي سيودو أو ببي خواسي دكوينا ندى زاني موضوع تسيا ندى زاني تسيا مسألة أو زاقا أمن لموضوع دانا بم هلا هو لأولي حتى آخري كو ختاي مني بس جار السوس لمنا دفر مبام دفر ولا ارتيكا وفركة لقى أو كابرة باشا ماذا ما يصالح ديارة تجان فعسكرية تجنا زوج درسوي نزوش يسعى الله أولود بين موضوعي دقوري باش تبلم بري ماري كاملا أوينيا ها نزوبن بس سيرتي دودو دينا زانا عسودي بون دينابي كرة كوري باب مصالح استاهو كم مسألة دزانيتيا أو عمروك لقى خيزانة كي تسويتا كن دكتوري لبر اوي من داري النبي دكتور بيقوت يا كوري باب عمر سوز لتوال خيزانة كدنيا أو عندي أتلو خوتي هذا دكتوري ده خدك يترف لموضوع كوري والله لا بلاش إدواء والله بمام شي خاي بريم حتى لبوم روم كتوا بيم قوتي كاشخو أول مسألة عمروش لقى خيزانة تسويتا كن دكتوري دكتور فحصي كذا قلت له بوي تفارق كشام بيت من داري نابي كابران نزوكا
ئیدی ئەتولۆ خۆتی هەردەقتێنی ئەتو لە چی ئەو مۆزوعە لە چی باشە دەرێ مەتولۆ دەکەی دەرێت وەڵڵاهی برێمتر لە بەلاش کاکە واز لێ بینن ئەولا ڕۆژێک لێ بەخۆی تەرک دەکە خدا هیدایەت واز لەو خەسلەتەی دەینیتر ئێ کوراخە هەی بە قوربان مام چێخوا خەنە لە تامی برتە دەرێ ئەو کابرایە هەوکە ناورن دوو کەس دانیشن لە جێشی ئەو خۆی دێت دادنیشی کاکە هەر مۆزوعەشی بکەینەوە باسش ئەو کابرای خۆتی هەردەقتێنی هەر ئاگاشی لێنە فڕی بەسەرەوە نییە خۆتی هەردەقتێنیتن دەبیتە تەرەفەک لە مۆزوعی ئەمما ئەگەر ئەمن ئەوڵا بم باورد بۆ قورئانە هەبی ئەو خەسلەتە پێتەرک دەکەم تێناکەم ساڵە هەندە مۆزوع هەیە هەندە قسە هەیە و خۆشم تێناکەم بەلانەکی لێ پاشاوەشی تێدەگەم بە خەچی گوندی دەرێم نازام لۆ پیان ناخۆشە نازام لۆ ئەوەندە ڕەزام قورس بووە ساڵح ئەمن پێدرم لۆ ڕەزات قورس بووە دەزای لۆ کورە هەندی خۆ لە ئیشی عالێمە هەر قوتێنی کاکە وەڵڵا برا بڕوا بکە خەرچی ئاوای ڕچانەت و نابتەوە کورە تویان گەلە خۆش دەوێت بەس واز بینە واز سیری خۆت مەکە تەرەف لە ئیشان وەڵڵاهی دەنابا پێت برێ شێخ ئەحمەد ئەو قەدەر عەیامەکە وەشی دەستمە مزگەفتی یا دیوەخانێ ناو زەلامان خۆ ئەرحەقی بە خێراتم دەکەن بەڵام کاکە پاشا قەلاق خۆ لا تتکەلەم هەر کەس قسەچی لە دەوی دەرنایە کاکە ئەوش خەتای خۆتە برا باشە چێ خواهەمە سوچە قەبیحاتم لۆ خەتای منە ساڵح دەزانین لۆ خەتای تووە هەندی خۆ لە ئیش عالێمە هەر قوتێنی ئەکۆی ڕۆژە باسی ئەو کابرای دەکەن خێزانی خۆی برتەکەن دکتۆری دکتۆر فاحسی کردێ بزانی خەتای چیان پێ گوتیە خەتای تۆ بە کابرای گوتیە ئەتو لەو گۆڕێ دەری نا خەتای من ئاخر کاکە مۆزوع مندان نەبوونێ و لە زۆر چیە تو چیش هەیە چیش دەخۆ لەو بینەی دەپەستی ساڵح برا وەچی برایان پێ دەرێ نەسیحەتت دەکەم کورە واز بینە ڕۆژێک بەو زمانێت تووشی بەدایەکی دەبیت یعنی شتەکەت بەسەرێ بەخۆش نازای کوی لە بن دەربی واز بینە واللهی وا بزانم واز لە زغارەی بینم واز لەو خەسلەتەی ناینم هەوکە پەیدا دەبێت حەد و سەدیتی خۆی پێڕانەژێری دی هەوکە دی ساڵح ناتوانینی ئەوکە برا وەڵڵاهی ئەمە لە شەکلیمان پێخۆشترە بێ دابنیشی دوو قسەی پیاوانە بکە ئەمما کاکە ئەو کابرایە بەخۆ ناوەستی نا ئێمە ماڵەوە هاتە بەتەمای چی پێ برێ دەزانی بە تەمامە چی پێ برم عەلی بەرێ ئەتوو بەس ئەوەندەی لۆ من بکە وەچی هات دانیشت بەرێ بە من برێ ئێ مام ئەوڵا ئەدی ئەوجە دزەکان چیان بەسەر هات ئەوەندەی لۆ من برێ بەس حەقت نەبی بەرێ السلام عليكم. السلام وريرو. ايه والله عازم. اولا كان ايوا. والله ايه ما عوض اذا كان سيام بسرات. ئەمێن مەقسەدم لە ئازایەتی و ڕەشیداتی و مێرخاسی ئەو دزانە دێ لێ دەرێن ئەوانە هەر دەستێن دەستنە نێزیک ئەوێنەی خۆ لە تەرەف ئەوێنەی دەدەن
بیست حیوانەکی دادەبڕن و ڕێدەگرم بەس چ ڕۆژەکە سەرمایەکە جستانەکە تفی باوێ دەمەی باوڕێت بەو خودای هەبیتن ئەوانە بەو شەوە جستانەی بەو سەرمایە ڕێگاڕانی دەگرن و ڕاست دەڕۆن کاکەڵە ئەدی دوایێ ئەوانە چیا لێ هاتەوە سەد خۆزگا ئەو شەوی بمر بامایە نەگەوی بامایە ئەو ڕۆژێ عازی ڕۆژی پیاوان نەما ساڵە ستە ساڵە ئەتۆ لە خۆت کە تێ بردو ئایان آخر نێک لەو شێرانە براتان بوو شێری چ ساڵە ئەمن باسی دزانۆ تو دەکەم ئەمی شەر مەقسەدم ئەو جەماعەتەیە باسییان دەکەین وەڵڵا زە ساڵە ئەرجە هەرەوە مابوو ئەوڵە ئەتوو وەچی سوارفان دەگێڕێەوە بە تەواوی بجێڕێەوە بە تەواوی ئەسڵەن شەش کە سەر نەبوو هەفت کەس بوو جەماعەت چییە ساڵە؟ ئەوانە پێیان دەرێن دۆست باشە ساڵە ئەتو پێم بری ئەتوو لە چێ دەزانی ئەوانە شەش بوون یان حەفت بوون هاان ئی نەح دەبی بەزاری خۆم برێم سەردەستەیان برات بە معنای وەیە کاک ساڵە یعنی ئەتو لەگەریان بووی ئەدی دوای با باشت پێ برێم ئەوڵە ئەمە نەچینەوە ڕێگاڕانی ئەدی چێوە چوون دامانەوە گردێ ئەلیاسی و دەراوێ سەرڕەکی عەلی ئەوە دیارە معناوێ ساڵح لەگەرە واللهی مام حوڵە برم چ ساڵح هەموو شتێکی لە دەست دێ هەر خۆی هەرێکی ژێرم زلامی شوێمە لەگەریان بووم ئەدی کو عادی مەقسەد دزی نەبوو مەقسەد ئازایەتی و مێرچاکی بوو مام ئەوڵا دوایێ بە کاچی خۆ برێم ئەوانە هەردەستن لە کۆدەرەی دەپەڕنەوە و ڕێی شەمامەرێ دەگرن عادی خۆجێ نییە کورە شەمامەری چ عاری چ ئەتوو پێمەڕە لۆ ئەوەندە براوە ئەدی باشە ساڵح پێم بری ئەدەوە چێوە چوون کورایی لەم نەکەوێرێ وەڵڵا ئەوڵە لۆ قادریەی هەر کشان هەوکە برا ساڵح کوڕی بابم نەچوو بوونە ئەو لای کاچی خۆم نەچوو بوونە ئەو ڕێ تایب کورە هەکەوا بەزاری خۆم پێت دەرێم ئەمن لەگەریان بوو هەوکە ئەتوو لەگەریان بووی وەنیان کورە ئەدی وا نارێم لەگەریان بوو ئێدە لێگەڕە با لێم گەڕە با تەواو بکەم لە بۆ کورە دەتەواو کەو کاکە سەر و نێشینم کوڕەگەل لێیان بە ئاگا دێن بەو شەوەی هەرستان قۆر براو بوونەوە لەو لایە ڕۆشتن لە دوو پێخستی حیوانەکان دەیبرێ لە چێندرێت تووشیان بوون لە چێن دەرێ کاکە ئەوڵا دەزانی لە چێندرێت تووشتان بوون ساڵە لە زورجی نۆغەرانێ تەڕ نەزانی باشە ساڵح بابە قەیدینە پێم برێ لە چێندرێت تووشیەک بوون لە مابێنی شەمامەری نۆغەرانی ئەقلۆ ئەو شەوی کورە بریا ئەو شەوی ئەمن ببر بابا شەو بوو ساڵح وەنیە شەو ئەما شەو کاکە سەر و نێشینە کوڕەگەل دەورەیان لێدار دزەکانیان گرت ئەلێرە گرتیان برێتیان لێکردن کاکە کەتنە سەریان حتا شل و کورد بوون ئەوانەیاندا بەرگۆپاران و پێلەقان پێلەقە هورگانیان پێکردن هەندیان لێدان نەزان دواتیان لێکردن وەڵا پوختە و ڕوختە شەروار و دەرپیان لە پێکردنەوە بە قوڕووتی لەو گۆڕیان بەجێشتن ئەوە چ وەی لە چێ کرد وای ناکە دەنێ کە بری وەڵا ئەمەوەمان لەوان کرد ها ئەمن پێ درم دزەکانیان هەتک کرد هەتک ئەمە شتشتکە ساڵە ئەتوو بە من برێ ئەمن مەراقم کرد بەو شەوی ئەنگۆ چوونە هەوێرەی یان چوونە ئەبوو جەردەی ئەدی باشە کو حەوانەوە بە من نارێک و حەوانەوە دەوە ئەو شەوی هەل لەگەر نەبووم دەوەڵاوە بیلاوەت اللهی ساڵە یان ئەو شەوی لەگەدا بووی یان شتا قەزارکە توش لەگەدا نەبوویت تێگەیشتی کاکە ئەوە تێگەیشتم ئەگەر پیاو بووم ئەمن جارێکی دیت تەداکوودی هیچ شەشی ناکەم وەڵڵای ساڵە ئەو جارە خەراب تێکەتی
باشە ساڵحەوە چەندی پێگوتی کورە ساڵح بەسە واز بینە ڕۆژێک دێ بەو زمانێت توژبی باش ئەوە ئەخر چێ بە زمانی ئەولای دەوەستی ئەمە دەبزانی ئەو هات بەسەر دێتن خۆت بەدەستدەرینە خۆت هەتە کرد ئاگاشن لە هیچ نییە تەرەفیش لە هیچ مەوزوعی خۆت لە هەمیشە چار دەقوتێنێ ئەوە نەتیجەکەی بدە فەرمودەی وەڵای شێخوا قسەکانت هەمووی تۆ کەرچی مەجلیسانیشم نەما لەمەدا نایەمە مەجلیسا نایەمە مزگەفتی هەلو مەرحەبای لە کەستا نا ساڵح ئەوە نابی ئەوە لەیان با پێ دوێم ئاوای هەموو تا خۆزێ بەخوای ئەتو بە بێوان ئیدارە ناکەی و ناحەوێەوە ئەوانیش بەبێت و ئیدارە ناکەن فێری یەکدی بووینە کاکە هەموو برایەکی لەو ئاوەیە بەزۆکی پێم گوتی فکر لە حالی خۆت کۆ بڕێک خدا چێخوا حەمەد قسەکانت سەرسەر و سەرچاوان قسەکانت هەمووی پارسە زێڕێک بوو من ئەوەیە دەرێ زەڕێ ئاوێ لە ڕێ ئاوێ دەشتێت